دڵنیایی دەدرێتە خەڵکی هەولێر. یەکەمیان سیستەمی دژە درۆنەکان بەردەوام کارایە و کار ئەکات. دووهەمیشیان ئەو فڕۆکە جەنگیانەی لە ئاسمانی هەولێر هاتوچۆ ئەکەن جێگەی مەترسینین. سڵاوتان لێبێت. هەولێر سەلامەتە و هەم سیستەمی دژە درۆن و موشەکی هەیە و هەمیش فڕۆکەی هاوپەیمانانیش لە ئاسمان درۆن دەخەنە خوارەوە. ئەمە قسەی پارێزگاری شارە و دەڵێت خەمتان نەبێت سیستەمەکان بەرپەرچی هەموو هێرشێکە دەنەوە. ومێت خۆشناو پارێزگاری هەولێر ڕایگەیاندە و قسانە ڕاست نین کە باس لەوە ئەکەن سیستەمی بەرگری لە هەولێر تەنیا چەند کاتژمێرێک کارابێت. دەڵێت خەڵک دڵنیاکەینەوە سیستەمی دژە موشک و دژە درۆن لە ئاسمانی هەولێر بە شێوەی 24 کاتژمێری و لە بەرزترین ئاستی تەکنەلۆژیای جیهانیدا لە ئامادەباشی تەواودایە. نەک هەرەوە بەڵکو و گەلێک جاریش فڕۆکە جەنگیەکان بەشدارن لە تێکشکاندنی درۆنەکان. هەر لەسەر باسی فڕۆکە جەنگیەکانی سەر ئاسمانی هەولێر عەقید سەلامی 964 زانیاری زۆر ورد و سەرنجڕاکێش لە سەر فڕۆکەکانی سەر ئاسمانی هەولێر باس ئەکات و ئەڵێت ئەو فڕۆکانە تەنیا بۆ پاراستنی هەولێرە و هیچ مەترسیان نییە. عەقید سەلام ئەسات ڕاوێژکاری 964 بۆ کاروباری سەربازی لە پرۆگرامە بەناوبانگەکەی سەعاتی سفردا دەڵێت ئەو فڕۆکانە زۆربەیان زۆری F-16 و هەندێک جاریش دەتوانرێت بۆ ئەم حاڵەتە سوود لە فڕۆکەی F-8 وەربگیرێت. جایان بە موشک یاخود بە پەستانی هەوا یان لە ڕێگەی تەقەلێکردن درۆنەکە دەخاتە خوارەوە. ئەو پیاوەکە با شارەزای دۆخی سەربازیە ئەڵێت هیچ لە دەنجیەوە فڕۆکانە مەترسن، ئەوانە فڕۆکەی هاوپەیمانان و شار دەپارێزن. لا درۆن و فڕۆکەوە بابینەوە سەر حاڵی بازاری خۆمان. ئەو چوالە مزرەی هەفتەیەک لەمە و پێش کیلۆی بە 12,000 دینار بوو، ئێستا ڕێک نرخەکەی سێ بەشی لێبۆتەوە و هەرزان تریش ئەبێت. ئەمڕۆ لە ئەلوەی سلەیمانی 1 کیلۆ چوالە بە 3000 دینار بوو. لە بازار با شتێک زیاتریش ئەفرۆشێت، بەڵام هەفتەی پێشوە و کاتانە بە 12,000 دینار دەتکڕی. فەلاح سەلاح لە ئەلوەی سلەیمانیە و باش ئاگایی لە نرخی چوالەیە بە 964 وێت سبەی ڕەنگە ببێ بە 2000. کێشەکە ئەوێ خەڵک بە ترێندی ئەزان و حەزەکەن زوو بیخۆن کە سەرەتا دێت ئەگەر هەفتەیەک سەبر بگرن خۆی نرخەکەی دێتە خوارەوە. بەهارە تەڕۆتوشەکەی ئەم ساڵ هەموو ڕۆژێک هەواڵی خۆشی پێەیە. ڕانیا چوار سەرچاوی ئاوی بەناوبانگی هەیە. ئەم ساڵ هەر چواریان بوژاونەتەوە. قولە و مەلا سلێمان، شوێرەکانی و ڕەشە مێرگا چوار سەرچاوەکان. من باسی ئەمەی چوارەمتان بۆ ئەەکەم. ڕەشە مێرگا سەرچاوی ئاوی دوو گەڕەکی ڕانیای دابین کردووە و خێر و بەرەکەت بوو بۆ جوتیارانیش. هەموو ساڵێک وشک دەکات و دەبوژێتەوە، بەڵام ئەم ساڵ ئەوەندە بەباشی بوژاوەتەوە کە منداڵان مەلەی تێدا ئەکەن. کێشەی ڕەشە مێرگە ئەوەیە خاشاک و پاشماوەی زۆری لێفڕێدراوە، خۆ ئەگەر پاک بکرێتەوە خەڵک زۆر سوودی لێ ئەبینێت. بەڕێزان لەوەتەی ئەم جەنگە دەستی پێکردووە ئەوانەی کە موشک یاخود درۆن ئەگرنە هەرێمی کوردستان ناوچە جیاوازەکان و ئەزانن کە بنکە ئەمریکیەکان ئەکەنە ئامانج، بەڵام بەپێی بەدواداچوونەکانی 964 ئەمە ئەسڵ و ئەساسی نییە. ئەمە بێ سەرنجتان بۆ ئەمە ڕابکێشم کە پەیامنێرانی ئێمە لە 964 بەدواداچوونی وردیان بۆ کردووە لەبارەی ئەو شوێنانەی کە ئەکرێنە ئامانج بە تایبەتیش لە هەولێری پایتەخت ناوچەی جیاوازن. ئەویش ئەوەیەکە خەڵکەکە کە بۆ 964 قسە ئەکەن ئەڵێن کاکە ئێرە هیچ پەیوەندیەکی بە بابەتی ئەمریکاوە نییە، ئێرە شوێنی ژیانی خەڵکی ئاسایی یاخود شوێنی پەیداکردنی بژێوی خەڵکە. دیارەکە ئەوەی لە چەند ڕۆژی ڕابردوو بینیمان چێشتخانە کراونەتە ئامانج، ماڵی هاوڵاتیان کراونەتە ئامانج، شەقامی سەرەکی کراونەتە ئامانج، ینی ئەو شوێنانەی کە کراونەتە ئامانج مڵکی گشتینە، مڵکی هاوڵاتیانن. هیچ پەیوەندیان بە بابەتی سەربازی و یاخود ئەوە نییە کە بڵێن ئەو شوێنانە سەر بە ئەمریکا بن. جا بۆ بەرساڕوونیتان ئەو پرۆمۆیە زیاتر زانیاری ورتان بە وێنەوە پێشکەش ئەکات کە ئەو درۆنانە یاخود ئەو موشەکانی کە دەگیرێنە هەرێمی کوردستان ئەوە نین کە ئەو ئامانجانەی ئەیپێکن بارەگا یاخود بنکەی سەربازی ئەمریکا بێت. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.